من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خۆی بەخشندە و میرەبان سوپاسی دەستگای بەخشینەکەین بۆ ئەم هاوکاری و هاریکاریەی کە دەستی بەخشینی گەیشت بە ناوچەی گەرمیان و ئێمە وەکو کەمەندام و نابینایانی گەرمیان ڕاستی حاڵ و گوزەرانمان زیاتر قورسرە لە ناوچەکانی دی کوردستان چونکەم گەرمیان زۆر پشت گوێخراوە و بەڕاستی چینی نابینایان زۆر پشتگوێخراوترن و پاسی دەستگای بەخشینەکەین و ڕاستی جێگە دەستیان دیارە لەم 8 ساڵی ڕابردووە و هیوادارین بەردەوام بن لە داهاتووشدا و هیوادارین لە هەموو خێرخوازان و سەرمایەداران دەستی بەخشینیان بۆ ئەم دەستگا بەڕێزە درێژ بکەن و لە پێناوی هەموو چینەکانایە لە بێوژنەوە لە کەمەندامەوە لە مناڵیەتیەوە لە هەموو چینەکانتە دیرەغیان نەکردو و سوپاسیان دەکەین و هیوادارین بەردەوام بن لە ئەم کارە خزمەتگوزاریان ئینشاڵڵا لە دنیا و قیامەتە پاداشتی بە سوودی وەردەگرن. ئێمە وەکو چینی نادینا کۆمەڵێکین بەڕاستی چینێکی منکوبترین کەس لە کوردستانەوە تا ئێستاش بەداخەوە کەەوە کەسانێک هەن تا ئێستاش لە ئەم کۆمەلگای ئێمە نادینا بە سەربار ئەزانن بەڵام ئێمە کەسانێکین موچەخۆرین بەڵێ بەناو موچەخۆرین بەڵام بەڕاستی موچەیەک وەرئەگرین وا بزانم ئەو کەسانی کە دیاریان کردووە تەنها بەشی چارەسەکەیان ناکا. ئێمە سپاس بۆخوا جاران من بە فەزڵی خۆی گەورە بە توانای خۆم ئیشم کردو بە شاهدی زۆر کەسێک کە منی بینیوە و تا ئێستش بەڵام ئەوە نە ئیشیان هێشت نەبوتیان هێشت نەشتیان هێشت بەڵام سپاسی ئەم دەستگا جوانەکەین سپاسیان بەڕێزانەکەین و ئێمەش وەکو سەرپەرشتی کاری کۆمەڵی نادینا کە ئەگەر لە هەرکوێ بزانم نادینا ئەستیفادە ئەگەیەنێ و سوود بە نابینا ئەگەیەنێ من لە خزمەتیان ئەگەر لە هەر شوێنێکی دووریش بێ لەبەر خاتری ئەو خەڵکە وەکو چۆن عەبدوڵای کوڕی مەسعود خی گەورەی لە ڕازی بێ کاتێک کە بردیان بیخەنە ناو منجەڵەکەەوە بیکوڵێنن فەرمووی خۆزگە هەموو مووەکانم گیان بۆیە و لەبەر خاتری خوا بمبەخشایە بەڵێ خۆزگە ئێمەش ئەمانتوانی بە جوانترین شێ وەکو ئەم دەستگا پیرۆزە ماڵەکەمان ئەبەخشی نەک گیان ببەخشین ئەوان گیانیان بەخشیوە و ئێمەش بۆ هیوای بتوانین ماڵ ببەخشین و ئەم ناڕەحەتیەوە داواکەم لە خی گەورە ئەم ناڕەحەتیش لە ناو میلەتی کوردی مسلمانە نەهێڵێت. وەکو دەستەی نابینایانی گەرمیان یەک دنیا دوعا و خەیر و دوعامان هەیە بۆ ئەو کەسانەی کە لە ڕێی بەخشینەوە بەخشیانە بۆ ئەوەی هاوکاری کەمەندامان بکەن و ئەرکی سەرشانیان سوکەن و لە ڕۆژێکی وەکو ئیمڕۆدا هەمومان ئەزانی بەهۆی کێشەی دارایی هەر کەمەندامێکەوە کە زۆر هۆکار بۆ ئەوەی ژیان و بژێوی کەمەندامان و ژیانی عایلەیی کەمەندامان بکەوێتە مەترسیەوە چونکە لە بیرمان نەچوویە کەمەندام لە ڕابردووە بە 150,000 دینار یاخود 100,000 دینار ژیانێکی یەکجار ڕەزالەتی هەبوو و هەمومان ئەمانزانی ڕۆژانە و ساڵانە دەیان خۆپیشاندان ئەکرا بۆ ئەوەی باری ژیانی کەمەندامان باشتر بکرێ بەڵام بەداخەوە زۆر پێچەوانە بووەوە چونکە لەم وڵاتی ئەمەدا بەداخەوە زۆر جارێ سەیر و سەمەرەکان لە وەتانیە ئینسان هەژارەکان ئەکرێنە ئامانج و هەرچەند لە بیرمان نەچوێ 150,000 دینار هیچ نییە بەڵام بینی بۆ حکومەتێ بۆتە بار بەسەری حکومەتێکەوە پیان وایە بە بڕیدی وەکەمکردنەوەی موچەی کەمەندامان حکومەتەکە ڕزگارەکەن ئەمە کێشەیە دوایشە لە بیرمان نەچوێ ئەو کەسانەی لە ڕێی بەخشیرەوە ئەبەخشن و دڵنیا بن لەوانەی گێتە شوێنی خۆی و ئەو خێرانەی کردویانە هەمووی جێگە و شوێنی خۆی گرتوتەوە و لە بیرمان نەچوێ
بەو کارەی ئێوە کە هەرچەند مەبلەغەکە کەمیش بێ بەڵام هاوخەمیەکی ئێوەیە بۆ کەم ئەندامان هاوخەمیەکی ئێوەیە بۆ نابینایان کە ئێمە لەگەڵ ئێوەی ئێمە لەگەڵ ئێوە هاوخەمین لەگەڵ ئێوە هاودەردین کەواتە ئێمەیش دڵخۆشە بین بەوەی کە ئێوە هاوکارمان ئەبن ئێوە لە ڕێی کەسانێکی ئەبینەوە دەستپاکەوە هاوکاریەکانتان ئەگەێنە دەستی کە مندامان خاوەن پێداویستی تایبەت کە بەڕاستی ئێمە زۆر داوامان هەیە ئیشەڵام کارانە دووبارە بێتەوە چونکە کەسی کەم ئەندام حتا ژیانی ئایلەیشیان کەوتەوە مەترسیوە ئێستا بۆی هەیە دەیان ئایلەی کەم ئەندام بۆی هەیە لەبەر یەک هەڵوەشێتەوە تەنها بەهۆی دەبوونیوە. برایانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی بەخشین سپاس و پێزانینی خۆمان ڕاستی بەڕێستانەکەین بەڕاستی بەڕێستان لە ماوەی تەمەنتانە کە فەرمووتان 8 ساڵە دەست بەکارین لە ماوەی 8 ساڵە زۆر فەقیر وەژای وڵاتەکەمان هەر لە بگرە لە خانووە و لە دەستگیرۆی بە جۆرەها لە پارە و بە خواردن و بەو شوێی کە ئێوە بەدەستانگرت دەعمی فەقیر وەژاتان کردووە بەڕاستی جێگەی ڕێز و سپاسە جێگەی دوعای خێرە داواکەی نەخوای گەورە بەرەکەت خاتە تەمەنتان و بەرەکەت خاتە کارەکەتان ئینشاءالله. ئێمەی خاوێن پێتاویستی تایبەت لە وڵاتەدا بەڕاستی بەدەست هەژاریوە دەناڵێنین بەڕاستی حیفە بۆ حکومەت موچەکانی ئێمە بەو شێوەیە لێ ئەکا من خۆم و سێم ناڵم نابیناین بە هەر سیامان 240,000 پێدا کەمەندامان بی پارمانی حوتی پێداوین ئێمە چی لێ بکەین هیچ ئیسفادەیەکی بۆ ئێمە نییە بەڕاستی موچەکانی دایرێشمان ئەوەتانە بۆ بە چارەکە موچەیەک ئێمە پێویستە لەبەرەوەی کە خاوەن پێداویستی تایبەتین پێویستە حکومەت هەر خۆی بینێرێتە ماڵە موچەکە بۆمان. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55. ئێمە بە ناوی خۆمان وەک ستافی کار هەڵسوڕێنەر و یەکەیەکەی ئەندامانی ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستان سوپاسی دەستگای بەخشینەکەین بۆ ئەم بەسەرکردنەوەی کەمەندامان هەڵبەتە کەمەندامان هەموو ئەزانن کە لە کوردستانە گیان لە هەرچین و توێژێکی تر لە بارودۆخێکی زۆر ناهەموار و زۆر ناڕەحەتە ئەژین و ئەمەوێ لە ڕێگای دەستگای بەخشینەوە سوپاسی یەکە بەیەکەی ئەو هاوڵاتیانە بکەم کە ڕۆژێک لە ڕۆژان بە خێر و سەوابەکانیان توانیویانە ئەم دەستگایە بەسەر بکەنەوانێ یەکەیەکە سوپاسیانەکەین و ئەمانەوێ ئەم مینبەرە پیرۆزە بکەینە ڕێگەیەک بۆ ئەوەی دەنگی هەژارانی ئەم وڵاتە بە تایبەتی هەژارانی کەمەندامان بگەێنین بە یەکەیەکەی خێرخوازان و بڵێن ئێوە خێرتان کردووە سواسی خوا بکەن لەسەر ئەوەی کە خێرەکانتان گەیشتۆتە شوێنی خۆی و ئەم دەستگایە سواز بەخوا زۆر بە ئەمانەتەوە یەکەیەکەی خێرەکانتانی گەیاندووە بەو کەسانەی کە زۆر پێویستیانە و زۆر پێی محتاجن بۆیە هەر لێرەوە ئێمە وەکو کەمەندامان داواکارین لە بەڕێستان لە خێرخوازانی شاری سلێمانی لە خێرخوازانی سەرجەم کوردستان ئەوانەی دەرەوەی وڵات کە بینەری ئەم تەلەڤیزیۆنەن و بینەری ئەم پرۆگرامانەی بەرنامەی بەخشینن داواکارین لە یەکە بە یەکەتان کە بۆ لە مەولا هەموو خێرەکانتان بگەێنە ئەم دەستگایە تا ئەوانیش زۆر بە ئەمانەتەوە بیگەێنە هەموو ئەو کەسانی کەوا پێویستیانە بۆیە پێغمبەری خوا ئەفەرمێ من دل على خير فله أجر مثله هەر کەسێک ڕێنمایی کەسێک بکا بۆ خەیرێک ئەوە بەقەدەر ئەو خەیریەگە و داوا لە خێرخوازانیش ئەکەین کە هیچ کاتێک نەوەستن لە خێرەکانیان ئەم دەستگایە بە درێژایی 8 ساڵە هەموو دقە و ساعت و سعاتێکی خێرخوازی بووە هەموو دقە و ساعت و سعاتێکی بەردەوام بووە پڕ بووە لە کێری خێرخوازی بۆیە لێرەوە ئێمە وەکو کەمەندامان داوا بۆ یەکەیەکیان ئەەکەین لای خوای گەورە کە خوای گەورە بیان بەخشێ لەو وردە هەڵە وردە تاوانانەی کە هەیەە خوای گەورە پاداشی خێریان باتەوانێ و هیچمان نەماوە لە ئاخیرا ئەوەندە نەبێ کە بەرامبەری ئەم دەستگایە و بەرامبەری خەڵکی کوردستان بڵین خوای گەورە دەفەرمێ هەل جەزاء الإحسان إلا الإحسان من سپاسی یەکە بە یەکەتانەکەم و دووبارە سپاسی دەستگا و بەرنامەکەشتانەکەی ڕەمەزانەیە و لە هەموو کاتێکە هاوکاریکردنی کەمەندامان خەیرێکی گەورەیە چونکە هاوکاریکردنی هەر کەمەندامێک لە کوردستانە یعنی هاوکاریکردنی دوو کەس
یعنی هاوکاریکردنی بنەماڵەیەک چونکە زۆربەی بنەماڵەکان زۆربەی ئەو کەمەندامانی کە ئێستا ئێمە هێناومانن ئەگەر بڕوان نەبەرنامەکە لە دواییە تەماشا بکەی لەسەر عەرەبانن یاخود نابیستن یاخود شەلەل دەماخن یاخود تالاسیمان کە ئەمانە هەر یەکێک بۆ خۆیان ئازار و ناڕەحەتی و دەردەسەریەکی خۆیانیان هەیە لە کاروباری تەندروستی و لە هەر جۆرێکی تر بۆیە هاوکاریکردنی ئەمانە لە ڕەمەزانە ئەگەر هی خەڵکی تر یەکجار بێ هی خەڵکی نەخۆش و کەمەندام دوو جار و دەجار مهمتر و زیاترە بۆیە زۆر گرنگە زۆر بەقووەتە کە لەم کاتەیە بتانی هاوکاری کەمەندامێک بکەیت دڵی خۆش بکەیت ئەوە لە هەموو شتێک گرنگترە بۆ خەڵکی دووبارە. دەستخۆشی لەواکەم بۆ ئەم چاوپێکەوتنە لە دەستگای بەخشین من وەکو بەرپرسی دەستەی نابینایانی گەرمیان بەڕاستی دەستخۆشی لێواکەم لە دەستگای بەخشینەکەم کە توانی بڕێکی باش هاوکاری نابینایانی لای ئێمە بکەواتە گەرمیان و پاشان دوعای خێر و دەستخۆشیشمان هەیە بۆ ئەو کەسانی کە هاوکاری بەخشینەکەن لە بەخشینیشەوە بەخشینەکانیان ئەبەخشێتەوە بەوانەی کە محتاجن یاکۆ پێویستیان بەو هاوکاریەیە من هەر بە کورتی داوا لە هەموو خێرخوازانەکەم هەموو هاوکارەکانیان بگەێنن ببەخشین چونکە بەڕاستی لە دەستێکی ئەمینندایە ئینشاڵڵا ئەمانیش بە ئامانەتەوە بتوانن بیپارێزن و دابەشی بکەنە سەر ئەو کەسانی کە زەرورن بۆیان ژیانی گوزەرانی کەمەندامان بەڕاستی بەداخەوە من خۆم برادێک مەی لە دانیمارکە مانگی 25 جۆرەقەی پێدەن نابینایە بەداخەوە ئێمە نەک 25 جۆرەقە پێ نادەن هەوڵەدەن ئەو تۆزیشمانە لێ ببڕنەوەکو بیکەن بە 25 جۆرەقە من داوا لە حکوومەتی هەرێمەکەم هەرچەند داواکەشمان بەڕاستی بێهودەیە چونکە زۆر جارەکان مزاهرە کریا خۆ پیشاندان کریا هەمومان نەزانین سوودی نەبوو بە تاکید ئێستاش سوودی نییە بەڵام هەروەکو داوای و هەروەکو هیواداریەک من داواکارم لە حکوومەتی هەرێم تۆزیە بەو فکری خۆیان بچێتەوە بەرامبەر کەمەندامان نەوەکو موچەی کەم بکات یاکو موچەی هەروەکو موچە خۆرانی تر کەم بکات بەڵکو ئەبێت یعنی ئەبوایە یعنی بیتوانایە یاکو بکرێ زیاتری بکردایە نەوەکو کەمتر. بسم الله الرحمن الرحیم داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تەعات و عیبادەتی مانگی ڕەمەزانی لە هەموو لایەکمان قبوڵ کردبێ. خۆشەویستان و بەڕێزان ئێمە ئەمڕۆ لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی بەرنامەی بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەم ساڵ کە بڕیارمان نابوو 200 کەم ئەندام یارمەتی بدەین بە خۆشحاڵی و ئەمڕۆ لە شاری سلێمانی توانیمان زیاد لە 100 کەم ئەندام بە نابینا و نابیست و ئەوەی کە لەشی ئەندامی نوقسانە یارمەتیان بین بە بڕی 100,000 دینار و ئەم پرۆژەی ئێمە لە کەم ئەندامەکانە بڕیاری 200 نەفەرمان نابوو 100 لە سلێمانی و 100 نەفەریشی لە هەولێر ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە ئەوەی سلێمانیمان جێبەجێ کرد داواکارین لە خوای پەروەردگار هەموو لایەکمان سەربەرز و موفق بکا و دەوڵەمەندان و خێرۆمەندانی وڵاتەکەمان زیاتر و زۆرتر خوای پەروەردگار ڕستی حەڵال بڕژێنێ بەسەریانە و زیاتر و زۆرتر دڵیان سەخاوت بکە هەتاوەکو زیاتر بتوانن ببەخشن و هەتاوەکو ئێمەش زیاتر بتوانین پرۆژەکە فراوانترکەین بۆیە هەر لێرەوە داواکەین لە هەموو ئەو خێرخواز و ئەو ئەهلی خێرە کە بتوان ئێمە 200 کەم ئەنداممان یارمەتی داوە ئەگەر ئەوان بتوان لە ڕێگەی پرۆژەکانی ئێمەوە ئەو ژمارەیە زیاکەین پرۆژەی تر بکەین سوپاسیانەکەین خوای پەروەردگار ئەجر و پاداشی هەموو لایەک بنووسێەوە خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی هەموو کەسێک بە حەڵال بێنێت و بەرەکەتی تێبخاوە بتوانین کە ئینشاءڵڵا زیاتر و زۆرتر دەستمان کراوە بێ بەرامبەر هەموو چین و توێژەکانی کۆمەڵگای کوردەواری کە پێویستیان بە یارمەتی هەیە.